پەروەردە فێرکردن پەرەپێدان کلێڤەر هەمیشە پێشەنگە. بەیانیتان باش گوڵەکانی باخچەی کلێڤەر چۆنن؟ ئافرین. ئەوڕۆکە پیتەچی نوێ وەرەگرین پیتی بزوێنی کورد پیتی ئەه وەکو بەفر. ئەه وەکو بەفر. ئەه وەکو بەفر. ئەه ئەه بەفر. تابیانی خۆشەویست ئێستاش بزانین ئەه وەکو بەفر چۆن دەنووسرێ. شێوازی نووسینی ئەه وەکو بەفر ئاسانە بەس بازنە چی دەکەین؟ وەک بازنەوایە ئەه وەکو بەفر. ئێستاش بزانم چێ دەزانی ئەه وەکو بەفرم لۆ بنووسی؟ یەڵە یاراگوڵ فەرموو. چەپلەچ قایم لە یارا خانی دەبزانم. ئافرین یارا. چێی دیکە بزانم هەڵیستێن و بنووسی لە بۆمان؟ یەڵە ئەحمەد. ئافرین ئەحمەد. چەپڵەچی لە بۆ ئەحمەدی لێدەن؟ یەڵە بزانین ئەو جارە کاکە ڕاڤیار پیتی ئەه وەکو بەفر. ئافرین ڕاڤیار. چەپڵەچ قایم لە بۆ ڕاڤیاریش؟ لیڤە خان وەرێ بزانم ئەه وەکو بەفرم لە بۆ بنووسە. ئافرین لیڤە خان. قوتابیانی خۆشەویست ئەو دەرسی ئەوڕۆمان پیتی ئەه وەکو بەفر بوو. هیوادارم لە ماڵەوەش دووبارەی بکەنەوە سوودی لێوەرگرن قوتابیە گوڵەکان. پەروەردە فێرکردن پەرەپێدان کلێڤەر هەمیشە پێشەنگە.